پێشووە ئێستا مەها قەیش دوێنێکە بە ئاشکرا باسی کردووە لە کۆبوونی تایبەتی خۆیان ئەمە لە حەقیقەتە ئێمە ئەم هەڵوێستە نیشانەدەی جێی خۆیە گرێ لە هەموو دنیا تەبیعیمان ئێستا نازانم سودیات و جاوێتی لە دەرەوە ئەوەی بەرامبەر مەسئول بەرزانی کراوە ڕەنگە خەڵکێک ڕێی هەبێ بە نەوێکی تر دەبوو بزیایی کە ڕەنگە وەڵام ڕەندانەوەی ئەوەی بەدەستی ئێمە و بە ئێمەمانانێک کە بکرێ ئەتوانین ناڕەزایەک دەربڕین، ئەتوانین خۆپیشاندانێک بکەین، ئەتوانین تەجەمعێک بکەین، ئەتوانین هەڵوێستێک وەرگرین، ئەمەمان پێکرێ. ئەمە ئەگەر بۆ ئەوە بێ ناڕەزایی و خۆپیشاندانێک بکرێ، هەڵبەتە پێویستی بۆیە فراوانتر بکرێ، شوێنەکە و خەڵکەکە و کاتەکەیش دیاری بکرێ، بەرچاوی ڕۆژان ینی ئەوەی بە بەرچاو بگیرێ کە ڕەمەزانە و خەڵک بە ڕۆژۆوانە کۆمەڵگەیەکە تااقەتی پڕۆکێنراوە ئەو شڕەی کە هێزی نەرمی پێێژن تەواو بنەماکانی لەسەر کۆمەڵگەی کوردی جێبەجێ کرا. ئێستا بە زۆری ڕۆڵی مامۆستایانی زانکۆ، مامۆستایانی بەڕێزی زانکۆ، خوێندکارانی زانکۆ زۆر تەکیدکەینەوە سەر ئەو ڕۆڵە، چی لە ناو زانکۆ، چی لە دەرەوە، چی بە نووسین بێ، هەر وەکو بیرهێنانەوەیەک لەبەرەوەی تۆ خۆی گەورە بە مسلمانە ئەوەی کە مسلمانە و ئیمانی هەیە کە ئەم گەردونە خۆی گەورە دروست کرێ لە هەمان کاتێک پێژێت بیری بخەرەوە. فذكر فإن الذكرى تنفع المؤمنين. يعني بردوام كرد صلاتي كردي بردوام أو أكاد لذهنيتي تاكا هل من الله وهتا جوري أبي شيء تسفينه يعني أكلتورة التركية جاب بأين شو إسا أين كيش تأثيرك زوري كردوها كبناوي أين و سياستي تركيا لنا إما زقبت سياستي تركيا ببي أو أجامان لي بإما كمان كاري بوكرين يعني خدمة كريت هم ده صلاة هم عقيدة خلق يعني أمانة هم يداقي كراو بقوا هلا منالك وتا دورو إما أبوري تركيا خدمة بأبوريانا كين خدمة بأيديانا كين أما لازميتي تاكو هلا منالو هتا جورة براجي عندلو من كم ويا أم كوبونواني كلام ترسيوا إما قواري هرمي كردستان بخرين هزارا شيء درس بوا خاصة إما لو أنا بخرين طوال جدي مع دصلاتي هرمي كردستان هذا دصلاتي باشوري كردستان ببلام لهما كاتا أكيد مش باراسنا قواري هرمي كردستان شو كبا أساني دروس نبوا أم قواري بويا من يعني نعمل زود ليجي في بدن بجدي هم بيشني ركان جوان سكان هم يلجي خويتي بلام إما تشيب كينام كاتيا هلوسي إما تشيبي أم دانشني إستعمال بخوي كاريجري هي بتشوفين هلوسي إما لسر شقام كاريجري هي سيميناركي لأستي بابين زاكويا بكريتو ياخد لأستي كمال كسائتيا بكريتو دیبیتێک بکرێ یا پانێڵێک بکرێ یان هەر شتێک لەوانە بەخۆی کاریگەری هەیە من پێم باشە سەرەتا توانین بەیاننامەیەک بنووسین